لە هەنگاوێکدا بۆ زیادکردنی جوڵەی بازرگانی و هەرزانکردنی نرخی کاڵا و شتومەک، وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڕیاریدا بە کەمکردنەوەی ڕسمی گومرگی تا نرخی چەندین جۆر کەلوپەل و خواردەمەنی لە بازاڕەکاندا داببەزێنرێت. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێ چاودێری نرخ لە بازار دەکەین و بڕیارەکەش هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ دابەزینی نرخی شتومەک و خواردەمەنی و کەمبوونەوەی بارگرانی دارایی لەسەر هاوڵاتیان. بە هۆکاری ئەوەی ئەو گومرگی کە هەبوو لەلایەن حکوومەت هێرێم و لەسەر 15 مادەی خۆراکی هەڵگیرا لە مانگی لە 15/4 و 15 بۆ 6 دوای تازە کراوە بۆ تایەکینەوە. ئێستاش خۆشبەختانە لە دوێنەوە 170 مادەی تریش شمولی ئەو هەڵگرتنی باج و گومرگا کات کامە تەسریگی زۆرتر کاتە سەر بازارەکان. ئێمە بە هیچ شێوەیەک نایەڵین قۆرخەخاری لە بازارە بکرێت و نرخ بەرزکرێتەوە، چکە ئێمە داوای وسوڵاتیان لەکەین. بۆ نمونە لە کاتێک کە زەید بەرز بووەوە بازرگانەکان نیان نەفرۆشت تا ڕاوێژان بە ئێمە نەکردا بیان ئاانود ئەمەمان پیاوە ئێمانو ئەم درێ بەوە لە شاری سلێمانیە. لەبەر ئەوە ئێمە کۆنتاکی ڕاستەخۆمانەیە لەگەڵ بازرگانەکانەوە ڕۆژانەش ئێمە لژنێکی تایبەتمانێ لژنەی نرخ کە نرخی سەرجەم شمەک و کاڵاو پێداویستەکان وەرەگرێت. دوا بەدوای بڕیارەکەش فرۆشیاران و هاوڵاتیان لە بازاری سلێمانی باز لەوە دەکەن هەرچەندە دوای بڕیارەکە لە ئێستادا نرخی هەندێک شتومەک دابەزینیان بەخۆ بینیوە، بەڵام نرخی هەندێک جۆری خواردنیش بەجێگیری ماوەتەوە و گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. یعنی شتەکانمان ڕووکات لە دابەزین خەڵک بتوانێت شت بکڕێ، شتێکی زۆر باشە و فعلەن ئەگەرەوە جێبەجێ بێ لابد ئەگەر یعنی هەموو شتەکانیش دانەبەزێ لە سایانەوەی شتەکان ڕۆکاتەوەی کە دابەزێ خەڵک تۆزێ شت بتوانێت زیاتر بکرێت. لە کوردستانی خۆمانە شت زۆرە، بەس ئەوەی کە تۆزێ خەڵکی ناڕەحەت کردووە خەڵک زیاتر بڵین پارەکەی پێنیە کە شت بکڕێ. يعني مسائلی نقدی پارەی نقدی کەمە لە بازارە ئەگنامەوە زۆرە و ئەو یا قەراری کە دەریان کردو کە جەناب تەفەرمی 170 مادە جۆر یعنی دابەزین بە خۆیەوە بینەوە گومرگی لێ ناهێڵێ، گومرگی لەسەر کەمەکەن و یان نایهێڵێ بە تەواوەتی. من زۆر بە شتێکی باشی دانێم و نەتیجەشیە بێ، نەتیجەشی زۆر باشە بێت، تەئسیریشکی باشی شکاتە سەر بازار. شارەزانی ئابووریش باز لەوە دەکەن هەرچەندە ئەم هەنگاوەی وەزارەتی دارایی بۆ لابردنی باج و ڕسمی گومرگی لەسەر هەندێک جۆر خواردەمەنی هۆکار دەبێت بۆ دابەزینی نرخەکان لە ماوەیەکی کورتخایەندا، بەڵام چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا کاریگەری بڕیارەکە زۆرتر بێت و ببێتە هۆی دابەزینی هەندێک جۆری خواردەمەنی تر کە ئەمەش هۆکار دەبێت بۆ کەمبوونەوەی بارگرانی لەسەر هاوڵاتیان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.